بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بەڕێزان و خۆشەویستان ئەم کاتتان باش خۆشحاڵم شادومانم بەوەی کە لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستدام بۆ ئەوەی کە باس و بابەتێکی تر بخەینە بەردەستی ئێوەی بەڕێز و خۆشەویست تاوەکو ئێوەش ڕاو سەرنج و تێبینەکانی خۆتان لە شاشەی کەناڵی ئاسمانی پەیام بخەنە ڕوو خۆتان ئاگادارن کە یاخود کەم تا زۆر خەڵکێکی زۆر ئاگادارە بەوەی کە زۆرێک لە وڵاتانی دنیا وڵاتانی پێشکەوتوو وڵاتانی خاوەن ئابووریەکی بەهێز تەنانەت هەندێک وڵاتی ئابووری بێهێزیش بە سیستەمێکی بانکی بە سیستەمێک کاروباری وڵات بەڕێوە دەبن کاروباری ئابووری و ئیداری بەڕێوە دەبن و بە تایبەتی لە ڕووی دابینکردنی موچە لە ڕووی دابینکردنی بژێوی ژیانی خەڵک و ئاسانکاری بۆ خەڵک دیارە هەموو هاوڵاتیانی زۆربەی زۆری وڵاتەکان لە ڕێگەی سیستەمی بانکیەوە لە ڕێگەی هەبوونی کارتێکەوە کە تۆ وەکو هاوڵاتیەک وەکو فەرمانبەرێک چ لە کەرتی گشتی بی چ لە کەرتی تایبەت بی چ هاوڵاتیەکی ئاسایی بی کە هیچ موچەیەکت لە هیچ شوێنێک نییە بەڵام هەر هەمووی بە سیستەمێکی بانکیەوە بەستراوەتەوە بەیەکەوە و هاوڵاتیان دەتوانن لە ڕێگەی ئەم سیستەمە بانکیەوە و لە ڕێگای ئەو کارتێک کە پێیانە ڕۆژانەی ژیانی خۆیان ینی بەڕێوە ببن جا چ لە کڕینی پێداویستی بێ ئەگەر بەسیترین شتیش بێ یان ئەوەتە لە دانەوەی قەرزێک بێ یان ئەوەتە لە دانی ئەو کە پارەی ئاوکارەبا بێ لە کری ئینتەرنێت و تەلیفۆن و نازانم ئەو بابەتانە بێ گرنگ ئەوەیە کە ئەمە خۆی لە خۆیدا چەند ڕووێکی هەیە لە حقیقەتدا وڵاتێکی پێشکەوتوو و وڵاتێکی خاوەن ئابووریەکی بەهێز و وڵاتێکی بەڕاستی بەداخەوە خاوەن متمانە ئەمە شتێکی زۆر زۆر ئاساییە بەڵام ئایا لە هەرێمی کوردستان ئەم سیستەمە بانکیە ئەم هەژماری منە ئەم حیسابی من ئایا دەتوانێت چارەسەری گرفتی موچە بکات لە هەرێمی کوردستان خۆتان دەزانن کە ئێمە دەمێکە ساڵانێکە گرفتی موچەمان هەیە موچە ساڵێک دواکەوت و ساڵێک پاشەکەوت کرا و ساڵێک چارێکێکی درا و ساڵێک نیوەی درا و ساڵێک نەدرا و یعنی ئەمانە لە 2014 دەتوانین بڵێن گرفتی موچە هەیە لەم هەرێمی کوردستانە ئێستا دەست کراوە بە پرۆسەیەک کە پێی دەڵێن پرۆسەی هەژماری من لەم پرۆسەیەدا دیارە یەکەم جار کەرتی گشتی واتە فەرمانبەرانی حکومی خۆیان تۆمار دەکەن و دوجار بەپێی ئەو بڕیاری دراوەکە هەموو فەرمانبەران لە ڕێگەی هەژماری منەوە لە ڕێگەی حساب بانکیەوە موچەکانیان وەردەگرن دوجار کەرتی تایبەت و دوجاریش هاوڵاتیانی تر و ئەم پرۆسەیە بەردەوام دەبێت تا 2 ساڵ و ئێستا هەولێرە و دوجاریش پارێزگاکانی تر دەگرێتەوە ئەمە لە حقیقەتدا نازانم ینی ڕای ئێوە چییە سەرنجی ئێوە چییە هەرچەندە ئابووری ناسان و هەروەها کەسانی مختص و شارەزار و بابەتە قسەیان کردووە لەوانەیە هەریەکە و ڕاو بۆ چوونێکی تایبەتی هەبێ لە حقیقەتدا هاوڵاتیانیش کە ئەمە پەیوەستە بە تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە بە تایبەتی ژەوانەی کە موچەخۆرن جاچ لە کەرتی تایبەت بێت لە کەرتی گشتی بێ حەقی خۆیان نە قسەی خۆیانی لەسەر بکەن تەنها پرسیارەکەی ئێمە ئەوەیە ئایا هەژماری من گرفتی موچە لە هەرێمی کوردستان چارەسەر دەکا من چاوەڕوانی پەیوەندەکانی ئەوەی بەڕێز و خۆشەویستم کاک ئەحمەد لە هەولێر فەرموسڵاوی خوات لێبێ ئەم کاتت باش کاک ئەحمەد سڵاوی خوات لێبێ ئەم کاتت باش کاک ئەحمەد سڵاو بە قوربان هەرگارە بۆچنی من هەژماری من گرفتی موچە هەرێمی کوردستان نەک چارەسەر ناکات قوڵتری دەکاتەوە لەبەرەوەی دەرپرسانی هەرێمی کوردستان شانازی بە هەژماری منەوە دەکەن دەڵێن وەکو وڵاتانی نازانم پارە دەخێتە سەر حسابەکان و کاک ئەحمەد جان کوردستان وەکو ئەوروپایە کە نازانم شەو دەخەوی نازانی بەیانی چی ڕۆ دەدەن کاک ئەحمەد هەموو شتێک دوو ڕووی هەیە ڕووی چاکە و ڕووی دەخێتە سەر حسابەکەی بچێت لە باخەکان بمێتەوە کەس نەزانێت دووانی مەسیری چییە ینی ئەوەی کە من لە جەنابەت حاڵیم دەگەڕێتەوە بۆ بێمتمانەی خەڵک ئەوەی کە من لێت حاڵی دەم ئایا مەبەست ئەوەیە کە ئەو بێمتمانەیی هەیە وا دەکا کە ئەم سیستەمە نەکەر متمانەتی هەر نازانین شەو دەخەوی نازانی بەیانی چی ڕۆ بە لە هەرێمی کوردستان
بله لازم ولاتي بس يعني ولا تكلف بقول بس امين هنيه بويا الناس من يسمن يشوفون فرما برهم كم بيت نعلم ساعات بينهم دراجه عشان دريد يعني من يسوي شيفان امانه بله ترسيله دروش النظام سيده بله سپاس کاک احمد سپاس مقارنه كردولا سو كاتب كيف بروك اجا مليون مثلا حسابك المستقبل ذات انا بس لو صدقت مني اقعد با اسكتك اما خيارك يا بخواتي والخوتون بس خوش استاذك سپاس بقربه دەستەکانت خۆش لە بازیان کاک علی بازیانی خۆشەویست بەڵێ کاک علیجان ئەم کاتێ باشۆکم سپاس بە قوربان باشە حیاتم زۆر سپاس بەڕێزی کاک علیجان ئەم ژمارەی منە ئەوەیە ئەمڕۆ بە سووربەرزانی بەحسیە کردووی هەرێمە ئەمەی ئەمڕۆ کە باسی کرد ئەوە بۆ هەرێمە و تا 2 ساڵی تر تەواوی کوردستان ئەم سیستەمە کۆنتترۆلی دەکا و خەڵک بەو حسابە دەبێت لە سیستەمێکی بانکیادا مانی کاروباری خۆیان بەڕێوە بن من پێم وایە ئەمە ڕێگرتن لەوەی بەغدا بۆیە ئەم بەرنامەی دانا بۆ چوونم وایە خەڵک بەمەوە مەشغولکە بۆ 2 ساڵ ئەوەی بەغدا نەکرێ ئینا ئەمان شتی قسەی ڕاستیان نییە قەنەعەتم نییە ئەمە بکات کاک علی ئەگەر سیستەمێکی ڕێکوپێک و گونجا و ئەنی چۆن دەڵێ سیقە و متمانە هەبێ پێ دوای خراپ بێ ئەوەی کە ئەمانەیەڵێن ئەوە فێڵ و ئەسەرێکی تایە ڕێگریە لەوەی بەغدا ئەمان ئەگەر ئەو موشەکە نادا پارەی نییە لەکوێ سیستەمی بانقی کاتەوە لەکوێ بەرزتێن بڵێ بەڵێ ئەمە ڕایجەوە تۆ خۆت بیرکەرەوە ئەو ئەگەر ئیسا بە قەرز و قۆڵە پارەی اینجا تەوزیعەکە ئەی بۆ مان 11 چیەکە ئەو لەکوێ هێنیە یعنی من وایە تۆ حاڵی دەبم ئەوە لە حاڵەتێکدا دەبێت کە وڵات ینی خاوەنی ئابوووریەکی سربەخۆ و ئابوووریەکی بەهێز و خاوەنی پارەیەکی چاک بێ و لە بانکەکان هەبێ بۆی کە خەڵک بتوانێت هەر کاتێک پێویستی با چەند پارە بۆ ڕایبشێشێ و کار و کەسانەتی خۆ ڕاستە ئەوە بۆ وڵاتێکە کە ئابوووریەکی سربەخۆی تێری هەبێ سەرکردەکانی ڕازگۆ بێ لەگەڵ خەڵکە لێدانە لەوەی بەغا کە خەڵک کۆمەڵێک لێدانە بۆ ئەوە خەڵک بەمەوە مەشغوڵەکە بۆ 2 ساڵ و نازان 2 ساڵی بۆ چییە؟ ئەمە چاوبەسە لە خەڵک وەڵا پارەی هەموو نەوتی حرەمی کوردستان بێتە ژێردەستی ئەمانە بەڵێ سوپاس کاک علیجان زۆر سوپاس بە قوربان زۆر سوپاس ئەم سیستەمی بانکیە ئەگەر لە ئاماژەشم پێکرد لە سەرەتادا لە زۆرێک لە وڵاتانی دنیا لە دراوسێکانمان یعنی خەڵکێک پارەی کاشی نییە هەمووی ئەم کارتەیە و ئەگەر تەنها دەبە ئاوێکیش بکڕێ بە کارتەکەی پارەکەی دەدا ئەگەر سواری پاس بێ ئەگەر هەر شتێک بکڕێ ئەگەر خانوو بکڕێ ئەگەر کرێی هەبێ هەر شتێکی هەبێ پێویستی بە پارە بێ لە ڕێگەی ئەو سیستەمە بانکیە لە ڕێگەی ئەو کارتێک کە هەیەی دەتوانێت مامەڵە بکا و دەتوانێت پێداویستی ژیانی ڕۆژانەی خۆی دابین بکە. کاک بەکر لە سلێمانی لە شارە حیاتەکە بەڵێ کاک بەکرجان بەڵێ کاک بەکری بەڕێز کاک بەکر مۆزەفی فەرمانبەری کاکە بەڵێ کاک بەکرجان تۆ وەکو هاوڵاتیەک پێت باشە کە سیستەمێکی بانکی هەبێت تۆ وەکو هاوڵاتیەک بچیتە هەولێر بچیتە سلێما بچیتە شارەکانی تر بچێت بەغدا بچێت تورکیا بچێت ئێران کارتێکت پێ بێ لە هەر شوێنێک پێویستت بە پارە بوو بە چەندت پێویست بوو ڕای بچێشی شتیوات پێ باشە؟ بەڵام ڕاستی ئەوە وەکوڵێ خەونی خشتیە بێت تێنەگەیشتم لە سەرەتا شتی گەورە پێ دوایە کە شتێکی باشە ئەمە؟ هەڵمانێک هەیە ڕاستی بۆ لەباربردننی هەوڵی ئەو خەڵکانەیە کە سەر بکرێت خەڵک موچەی وەربگرێت و مەسەلەن بگا بە حەقی خۆی هەر کابرا زۆر نەزان لە ژنان و مەسەلێت تێدا دەوێ ئەوڵێ بەخایەکە ئینشاڵڵا سەریش ناگرێت کاکە تۆ حکوومەتێک پارەی نەبێ حکوومەتێک وەکوە بێن پارێک لە پشیلەوە کە مەسەلەن دزە و بیخەتت
فرق لبين معناه شو اللي باقيش بكتب شيء دارایی الکترونیه تو که هر خوش کاری دوست تو بود ور ناجیره و اگر مستقیت ولا سیستم باقی شو فکر به صور سیستم باقی آکا هر خوانی و سیستمش عالمی تبغى يكسب ب تي في آي یا سربر امریکیه سیستم که خوانی کنو بانی بعض بله سپاس کاک بکرجان زور دوری خالد الرابع وكات وخلقاني شي قبلها وبروام وأوي هر خوينواري هتكون هر سعادة شي نبي هر طول جاني بله سپاس با قربان دەستەکانت خۆش بێ لە سلێمانی کاک نەوزات سڵاوی خوا لە بەڕێز بە قوربان بینەرانتان سپاس بە قوربان چاوی منی بەڕێزی وڵاتەوەرەکەم خوێندەوە برا شیرینەکەم بەڵێ جان ئەو سیستەمی کارتی من یا هەژماری من بۆ ئەم وڵاتی خۆمان نابێ بۆ نابێ شتێ بەبیر بێنەوە هەر چەند ساڵێ لەمە پێش هەر بەرپرسێک کە ئەبوو بە سەرۆک وەزیران یا پۆستێکی باڵا یەکێک ئەیوو دەغیلەتان وەدائانێن یەکێک ئەیوو هەژماری بانکیتان بۆکەینەوە لە بەشی نەوت ئەگەر ئاگادار بیخۆ لەم وڵاتە ئەم شتە نابێ ئیسە لە ئێران بۆ نمونە تۆ کیلۆیەک ترێ ئەکڕی ڕێک لە مۆبایلەکەتان نامەیەکە بۆیەتەوە ئەڵێ لە هەژماری بانکەکە و ئەوەنە بەسەلەن سەرف کراوە ئەوە بۆ ئەم وڵاتی خۆمان نابێ برا گەورەکەم چونکە بتێوە نەتەوێت گەل لەگەڵ حکومەتا هیچ ئیتمینانێکی نەماوە ئەنی بەبەست ئەوەیە کاک نەوزات یعنی سقە و متمانە نییە بۆیە یعنی ئەوەندە خەڵک ڕەشبینی لەو بابەتە بەڵێ بەڵێ زۆر ڕژمینە برا گەورەکەم ئەلئان 35 ساڵە تۆ یەخشتی ڕاستم پێ بڵێ لەم وڵاتە کرابێت چەندەها پرۆژەیان لەکار خستووە بە بیانووی ئەوەی کە پارە نییە بێ لەوەش بەغابی 50 ئەنێرێ لێرە وردی ئەکەنەوە یعنی کارێکیان کردووە بە میلەتە هیچ بەهایەکی نەنیشتیمانی ماوە لەگەڵ فرمەتما نە ئەوە ماوە کە ئیتمینانیان پێبێ چونکە لەگەڵ فرمەتما ئەمەنە درۆیان کردووە ئەگەر ڕاستیش بکەم ڕۆژێ لە ڕۆژان باوەڕ ناکەم یەکێکی وەکو من خۆم بۆ چوونی خۆمە بڕوایان پێ بکەم بەڵێ سپاس کاک نەوزات تاوی منی دەجاتیاوانیش سپاس کاگاسۆ لە سلێمانی بەڵێ فەرموجانی من السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته کاگاسۆ جەنابێت فەرمانبەری بەڵێ موچەخۆری ئەم سیستەمە لە زۆربەی زۆری وڵاتانی دنیا سیستەمێکی چاکە ینی خەڵک هەموو ژیانی ڕۆژانەی پەیوەست کردووە بەم کارتە بە تایبەتی ژیانی مادی ئیدی هەر ئیشێکی هەبێ هەر شتێ بکڕێ هەر شتێ بفرۆشێ هەرچی بێ ئەوە لە ڕێگەی ئەم سیستەمە بانکیەوە پارە دەچێتە سە حسابەکەی و پارە لە حسابەکەی دەڕوە لێرە لە هەرێمی کوردستانیش بەتەمان هەمان شێوە پێ دوایە کامە لە هەرێمی کوردستان گرفتی موچە چارەسەر بکە کاک حاجی جان ناوەڵا کاک حاجی بۆ بەهیچ شێوەیە هەژماری من بێ و تۆ بێ و ئەو بێ و چ ناوێت بۆ ینی بۆ کاک حاجی چ گرنتیەک هەیە چ گرنتیەک هەیە ئەم هەژمارێکە ئێستا ئەو ئیدعایی بۆ کرێ و ئەو هەڵایی بۆ ئەنرێتەوە ئەی دوای شێن ینی بە چ دەلیلێک مەسەلەن من پێم خۆشە ینی با خەڵک گوێی لێبێ بە چ دەلیلێک تۆ ئەوەندە ڕەشبینی ینی چی شتێکت بینیوە کە تاوەکو وات لێ بکە باوەڕ بە هیچ نەکەی ئاوە کاک حاجی چی شتێک لەم کوردستانەیە لەم لە ئێستاڵم هەتا 2013 لەوە بە دواوە باسی ئەو کاتەوە پێش ئەوە ناکەم لە 2005 بۆ 13 ناڵم بەڵام لەوە بە دواوە چ شتێک هەیە کە ئەم خەڵکی ئەم کوردستانە پێبێت چ شتێک هەیە پێبم دوو کۆمپانیا بێت ئەمە کە دروست دەکرێن هەر کۆمپانیایکی خۆیانە چێ دوایی چێ ئەڵێ ئەمە سوێکمان لێ وەرن ئەمە کەس فیقەی بەمەمە سیستەمێک نییە فیقەت پێبێت ئەمە حکومەتێک نییە حکومەت نییە ئەمە دوو حزب بەڕێوە کە حزبیش بێ هەتا عێراقی بیکە عێراقیش 200 حزبیکە لەم عێراق و کوردستانیا سیستەمی وا بۆ ئێرە نابێ بەڵێ سپاس کاکاسۆ سپاس بە قوربان سپاس کاکاسۆ ژیان دەستەکانت خۆش بێ کاکە شوانە لە سلێمانی سڵاو کاکە شوانە کاکە شوانە کاتۆ باش بە قوربان چۆنی حواڵت چۆنە سپاس والله من ئەڵێم ئەوەی ئەم هەچیەک ئەم حکوومەتە کردی تۆ عکسەکەی بجێڕەوە چونکە عکسەکەی ڕاستە
ئەمانە کۆمەڵەشیان دروست کرد ئەم کارتەیش خۆیانن تیجارەتی پێوەگەن یعنی تۆ پارە و پێ نییە بیکەیتە کارتەوە کارتی چی تۆ سەیری کەم کارتی دروستی کردوێن بۆ کۆمپانیەکانی خۆیانە چون لە دوبەی لە چەند وڵاتێک پارەی پێسپیەکەنەوە بەڵێ تۆ پارە لە کارت ناکەی ئەو کاتەکە وەکو فەرمانبەرێک تەنها چاوەڕێ ئەوە دەکەی کە پارەکە بێتە حسابانکیکەی جەنابت و بچی ڕای بچێشی و وەری بگری یاخود بەکاری بینی بەڵێ برای بەڕێزم سەرۆکی حکوومەتەکەی من و تۆمە کە تۆ باسی کەچی خۆی دای پارە لە خەڵکەکە من پارێکیم بۆ کاتە کارتەوە ئەی خۆم واقعیان نا تۆچی لە بەقا پارەی تۆ دای پارەکەی ڕاستەکەنەوە خۆیان جیرفانیان پڕ ئەم سەرۆکی حکوومەتە ئەم دار و حکوومەت نا حزب و بنەماڵە و مقاولن ئەمانە مقاولن کاک شوانە باسی ئیماراتت کرد ینی ئیمارات چی کارتی چی ئیماراتی چی مەبەستە چی بۆ لە بابەتە برای بەڕێزم ئەم کارتی بانکیەکە ئەڵێن متماڵی چەند کەسان کاول کردووە لە تۆ تەسکەرە جنسەکە گەنە کارتێکی بۆ دروستەکە پێ دروستەکە پارەی پێیەکە ئەچێت لە دوبەی لە ئیمارات لە چەند وڵاتی تر بە دۆلار ڕایە کەسە دەستی وەریەگرێت لێرەیاتەوە بە 100,000 یعنی مواقع تجارەتە خۆیان پێوەکەن بەزەم خەڵکە نازان تاکەی واعی ناگێتەوە ئەمانە کۆمەڵێک چی پێ بڵێ مەڵای ئەو نەشتیان پێوتراوە گوناهیشە کۆمەڵەیە نازانم سەرۆکی حکوومەت بە چ ڕێگەکەی لە پانیە و لە کۆمەڵە تەلەڤیزیۆن قساکەی تۆ ناتوانین معاشی فەرماندەرەکەی خۆت بێت ناتوانین بتخێ غاز دەڵێن ئەمە کاک شوانجان دەڵێن ئەمە بۆ ئەوەیە کە ئیدی لەمە دووە هەموو کەسێک کە بۆ نمونە حساب بانکێکی هەیە موچەکەی دێتە سەر ئەم حساب بانکیە بۆ نمونە من لەوانەیە پێویستم پێ بێ هەمووی ڕابچێشم بەڵام جەنابەت لەوانەیە پێویست توێنە بێ هەمووی ڕابچێشی هەر ئەوەندەی ڕادەچێشی کە پێویست پێ هەیە خۆت ڕۆژانەی ژیانی خۆت مەثەلەن ئەو پارەی ئیدی لە بانک دەمێنێتەوە دوجار هەم حکوومەت ئیستیفادە لێ دەکا هەم خەڵکی ئیستیفادە لێ دەکا مەبەستەکە پێی دەڵێن ئاوایە ئەی برای بەڕێزم بانکەکانی ئێمە ئفلاسن برا قەسەم بەخوا کیسانی من چەندێکی تایە بانکەکانی ئێمە ژەونەی تایە تێگەی نەبرا برات ئەم سەرۆکی حکوومەتە با چاوەڕێیەک شت کە یەک شتی ماوە بانک هێنێ ئەمە چی دادگای بۆ دەرکە کە ئەمانە چەند بە چەنە سەروەتی عێراق ئێمە عێراقین سەر بە عێراقین با ئەوە بزانین پۆلیسی ئەنتەرپۆڵ وەڵڵایە بێ دوا بەیەکان بەڵێ دەستەکانت خۆش کاکە شوانە دەستەکانت خۆش بە قوربان زۆر سوپاس بەڵێ کاک عومەر لە سلێمانی بەڵێ کا عومەرجان کامەر موچە خۆری بەڵێ ئەمجارە بە چەند ڕۆژ موچەکە دووەرگرت بە 53 ڕۆژ مانجی حوتی دووەرگرت باش تۆ وەکو هاوڵاتیەک و تۆ وەکو موچەخۆرێک پێ دوایە کە ئیدی ئەگەر حیسابێکی بانکیت بۆ بکەنەوە تۆ بە ئاسانی و بە ئازادانە و بە پێماندووبوون چۆن پێ دوایە کە بتوانانی لە هەر شوێنێک بتەوێت لە هەولێر دهۆک سلێمانی هەڵەبجە نازانم شوێ چۆن قەڵەباڵغی نادۆ بۆ خانوشی کە من کابراکی خانوشی مەدەنیم سال خەزم بەزمێ میسۆوی زارمێ بۆ چەنها پەخی دامایتیان بەنەوە سەرەیان کاک ماعومەرجان بەڵێ تۆ مادام تەقاعودی تۆزە لەمە گەورەتری با پێ بڵێن پێ بڵێن کاک هەرحاڵ بەڵێ یعنی مەبەستم ئەوەیە کە تۆ پێ دوایە کە ئەم سیستەمە بانکیە باشە بۆ تۆی هاوڵاتی بۆ تۆی کە خانەنشینی لەوانەیە ئاسانکاری دەبێت ئەوان خۆخاتیان نیشتووە ئیشان نیشتوە خەڵکیان ئەو کردووە خراب نییە بەڵێ تۆ پێ دوایە شتێکی باشە خەڵکیان وێران کردووە بەڵێ دەستەکانت خۆش ماعومەرجان ماعومەر پێی وایە کە ئەمە سیستەمێکی باشە و بەڵێ کاک پۆڵە بەڵێ کاگەنەوە کاک پۆڵە لە هەولێری قەڵا و منارە سڵاوی خوا لە تۆ لە بینەرەکان لە کارمەندەکان سڵاوی خوا لە بەڕێزت کاک پۆڵە بەڵێ من پرسیارێک لە بەڕێزت دەکەم لە زۆرێک لە وڵاتی دنیا ئەم سیستەمە بانکیە بە شێوازێکی ڕێکوپێک بەڕێوە دەچێت و خەڵک کار و کەسابەتی خۆی و ژانی ڕۆژانەی خۆی لەگەڵ ڕاهێناوە و دروست کردووە ویدی بۆ تەشتێکی ئاسایی ڕۆتینی پێ دوایە کە لە هەرێمی کوردستان ئێمە بتوانین بە فعلی سیستەمێکی ئاوا دابنین کە خەڵک لەبەری بحەسێتەوە
پرسیارەکەت بەجێ حرەکەتە باسی وڵاتانت کرد وڵاتان واتە سیستەم ئیداری کارکردی دارایی سەربازی عێراق نە لە کوردستان سیستەمێک نییە بەندێکی هەولێری هەیە دەڵێ سەرقۆزی بن ئارۆ سەرقۆزی بن ئارۆس با بە زمانە شیرنەکەی ئەری خۆمان هەولێرەکەی خۆمان برێ سەرقۆزی بن ئارۆس بن ئاڵۆز ئەخەنە ئەمە لە هەولێرە دەرێن سەرقۆزی بن ئارۆز نارێن سەرقۆزی بن ئاڵۆز ئاڵۆز ئەگا دادبتە نیوێ بەنێوە لەگەڵ لای یعنی ئەتۆ بەس دەستەرەوەی دەوانێت جوانکاری کەن تەنها خوا دەزانێت لە ناوەکی هەیە کاکەنوەر بەڵێ کە بانکت پارەی تێدا نەبوو بۆ ئاوا لە سەرتاوە ئێمە ڕەشبین بین لا ڕەشبینین عێراق وڵاتی ڕەشبینی ئەوەی ڕەشبین نەبی فێڵ لە خۆی دەکا کاکەنوەر باوەڕت بێ ئەوەی لەو عێراقا فێڵە هەمووی کەواسەکاریە کاکە دوارم دەدەی ڕوونی کەمەوە بەڵێ بەڵێ کاکە کە تۆ پارە نەبێت چی لە بانک دەکەی چی لە هەژماری من دەکەی هەژماری تۆ دەکەی ئێستا کە تارەنووسی موتەمان لەدەست کاکە کلابی و بەزدونی و سەحلبی و ماحەزیە ئەوانە بە بەزەی خۆیان چەند شتێک بنێرن ئاخر کەس گرفتی کلاسیکەکە سێ و کلاسیکەکە دابەست بکرابات کێشە هەبوو هەموو فەرمانگەکان بە ڕێوەبەری فەرمانگە دەچوو دەهێنا و دابەستی دەکرد ئەوە تەواسەکردنە گەڕانەوەیە بۆ دواوە سیاسەکانی عێراق هەمیشە فێڵیان لە سیاسی کورد کردووە تەواسەیان کردوون ئەوانیش تۆڵەن ئێمە دەچینەوە ئێمە تەواسە دەکەن آخر وەرە تۆ کە لە عێراق بە هاوڵاتێکی بە قەرز عێراقی بێ بە قەرز پارەت بداتێ کام باق کام هەژماری ئەوە لەلایەک حاڵێکی تریش بودجە کە دابین کرا خۆمان دەزانین سیاسی باسە ئەوەی تێدا بوو بە پتە پارە بنێردرێ کاکە وڵی لە بودجەدا باسی پچڕی نەکراوە لە بودجە کە بودجەی 3 ساڵی عێراق پەسەند کراوە دەبێ پارەی کەواتە سیستەم نییە شتێک نییە بە ناوی سیستەم بەڵێ دەستەکانت خۆش کاک پۆڵەجیان زۆر سپاس نە لە عێراق نە لە کوردستانەکەی خۆمان بەڵێ بەڵێ کاک پۆڵەجیان کاتم پێدەزانم عێراق کاکەنوەر بەڵێ باوەڕت بێ دەروێشیان شێخە ئێستاش نازانم عێراق سیستەمەکەی خۆی دەروێشی وڵاتانە ئێمەش دەبینە دەروێشی بەڵێ دەستەکانت خۆش کاک پۆڵەجیان ڕێی خۆت باس کرد سوپاس کاک عەبدوڕەحمان لە هەولێر بەڵێ کاک عەبدوڕەحمان گیان سڵاوت لێبێ ئەم کاتت باش موچەخۆری کاک عەبدوڕەحمان کاک عەبدوڕەحمان موچەخۆری بە کوردەکەی هەولێری خۆمان گوتی معاشت هەیە بەڵێ تۆ پێت باشە کە لە زیاتی ئەوەی ئەوەندە ماوەی 2 مانگ موچەیەک وەربگری هەموو مانگێک لە سیستەمێکی بانکی ڕێک و پێک و کارتێکت لە باخەڵ بێ و هەر شوێنێک حەزت لێ بوو لێ و موچەکە دوورگری جەنابەت هەر وەڵامێک بدەمەوە پێم دەڵێ بۆ ئەو بۆیە قەتعکەین کاک عەبدوڕەحمان جان من لێرە پرسیار دەکەم کاک عەبدوڕەحمان جان من لێرە پرسیار دەکەم و حەقی خۆمە پێت بڵێم بۆ ئەگەر دەڵێ خراپە پێت دەڵێم بۆ خراپە کە دەڵێ باشە پێت دەڵێم بۆ باشە بەوەی کە تۆی هاوڵاتی ئەگەر پێت باشە ئەو باشیانی کە هەیە ڕوونی کەیەوە ئەگەر دەڵێ خراپە ئەو خراپی کە هەیە ڕوونی کەیەوە والله ئەمن یەک شت بە جەنابەت دەڵێم طبعا جەنابەت لە رادیۆیەکی ئیسلامی حتما ئەو حەدیثەت خوێندیتەوە و بیستیتیشت وإنما لكل امرئ ما نوى فمن كانت هجرته للدنيا يصيبها أو وإلى آخره إلى دولار يصيبه فهجرته إلى ما هاجر إليه يعني قلنا لامرأة ينكحها أو نظام إلى دولار إصا أوي لا أما حكمت معنا يعني دولة معنا وإلي دولارين أوي بۆ پێدوانیە کە ئەمە کاک عەبدوڕەحمان ینی بۆ پێدوانیە کە ئەوە بناغەی سیستەمێکی ئابووری بەهێز بێ بۆ نمونە ئوستاد يعني نیتە ئەسڵەن هەر ئابووری بێ هەر پلانێک هەر پیلانێک هەر بڕیارێک هەر ژەوەندی چەند کەسەکە بەڵێ ئەو ناوچەی کە دەی دەگوترێ کوردستان خۆی پێ ناپارێزرێ ئەگەر نەپارێزرێ بەڵێ
زۆر سپاس کاگەڵ پێنا پارێزرێت بەڵێ زۆر سپاس کاک عەبدوڕەحمان گیان زۆر سپاس بە قوربە باوکی محەممەد لە ڕانیە دەواازەی ڕاپەڕین السلام عليكم كاكا حاجي عليكم السلام ورحمة الله كاك باوکی محەممەد دەواازەی ڕاپەڕین کاک باوکی محەممەد دەواازەی ڕاپەڕین حقیقەتەن مێژوویەکی دێرینە تا چەندە ئێوە شانازی بەو مێژووەوە دەکەن دەنگت قەتع دەکاری چ مژێ لە دەنگ نییە کاکە حاجی من گوێم لێتە دەڵێن تا چەندە شانازی بە مێژووی ڕاپەڕین و بە دەواازەی ڕاپەڕینەوە دەکەن والله براكم اگر بمانزانی با او جزو مافیانه دی قد نامعقولی اوامان ندکر بۆ او من لله دستیان بیزاره تاکە وەقیوت ئەخەڵک تێدایە بەر لەوەت ڕۆژ موسەک دەدرێتن بە خانە میشی یەکی موچەکەی دووسە زیتیان و بەسەر یەکیان دانایە بەڵێ کاک باوکی محەممەد کاکە حاجی یەک دەقەت خوابا من جوابەکی تێر و تسەلی پرسیارەکەت بدەمەوە کاتە بەستە هەتاکەی بە شیعارات بێتن و هەست و سێژ ئەو خەڵکە بجوڵێندرێ خەڵک ڕاپەڕینی کرد خەڵک چینیاباران کرا خەڵک زیندە بەسار کرا بۆ ئەوی حکوومەتێکی ڕاستەقی ڕەنج و هەڵ و تێکۆشان و قوربانیانەی کورد بەروبوونی هەبیتن نەک دزوو مافیا دروست بکاتن نەک نەوت دز دروست کاتن بنە ماڵی خۆیانی پێقەڵەو کاتن ئێمە باوەڕمان بۆ کوداتی بۆ ڕاپەڕینە نییە چەند بنە ماڵێک و کەسێک لە پێنا بگە بە ملیاردێر و کاک باوکی محەممەد بۆ ئێمە بەڕەشببینیەوە سەیری هەموو شتێ بکەین بۆ وانە زانین کە ئەمە بیدایەتێکە بۆ ئایندەیەکی گەشت بدە من لە سەرەتای بەرنامە کۆمەڵە حەزم کردیە هەر کەسێکی کەسیقە و متمانەی بە هیچ تێکێ حکوومەتە نییە تۆ دێی ئەو شێ حکوومەت تۆ مسلمانی نابی ئەو شتە بکەیت کاکە کەس سیقەی بۆ دەسەڵاتە نییە ساڵە ئەوانە دەزن باوکی محەممەد لە بەغایە بە حیاتی ئەوانە ژمارە بانکیان دروست نەدەکرێت بۆ خەڵکە هەر ئاوا بندیوار باوکی محەممەد معاش دەدام لەسەر حسابی متەخۆرەکی ڕازگۆی فەرمانبەرەکان و قوتابخانەکان باوکی محەممەد دیوارەکان بزر کاتن ئەو ژمارە بانکێ بۆ ئەوەی حیزبە موچەخۆرەکان بزر کاتن نەگوەک ئەو ژمارە بانکێکە لە بەغا دەکرێت باوکی محەممەد باوکی محەممەد گوێت لە من بێ باوکی محەممەد خراپ لە من حاڵی بووە باوکی محەممەد من لە مەوقعی پرسیارکردنم من پرسیار دەکەم من پێت دەڵێم ئایا ئەمە باشە یان خراپە ئەگە دەڵێ بۆ ئەگە دەڵێ خراپە پێت دەڵێم بۆ ئەگە دەڵێ باشە پێت دەڵێم بۆ من پرسیاری خەڵک من سەرنجی خەڵک من ئەودی پرسیارەکان سیر دەکەم بەڵێ کاک گیان کاگەیان لە هەولێر بەڵێ فەرموو وعليكم السلام ورحمة الله سپاس بە قوربان هەژماری ئەو لەکوێ هەژماری ئەو هەژماری من زانی تدانێت هەژماری ئەو چاوەڕێ چێرەکە هەژماری ئەو تێبخەن جا من لە موقعی پرسیارکردن پرسیار لە جەنابەت دەکەم مەثەلەن ئێستا کاک بەڵێ ئەوەش پرسیارێکە حتمەن بەڵام من دەپرسم کاک ئەیاد گیان کاک ئەیاد دەکرێت خەڵک ئەگەر غەرامەی مروری هەدا لەو پارەی لێ بجێڕنەوە لە حسابەکەی لێ بجێڕنەوە خەڵک ئەگەر پارەی ئاو کارەبای نەدەکەوێت لەسەری کەڵک بووە لەو حسابەکەی دەربێت دەست بکە بە جیرفاندا بڵێ وەرە بمدێ ناتوانێت دوو پۆلیسدا بنێ دەست بکە بە جیرفانتدا بڵێ بێنە پارەی ئاو بدە پارەی کارەبا بدە ناتوانێت بێ لێت ببڕێ ئەو ڕۆیی دەبتەی دەخەمەوە کارەباکە تا دەکەمەوە بۆ فردوو پێڵە دەتوانێت دەست بکە بە جیرفانتدا دەزانێت چیت هەیە کە سەر مانگەن حسابەکەی خستە سەر ئەژمارەکەت قەرزاری ئەوەندە لە ئاو قەرزاری ئەوەندە لە کارەبا قەرزاری هەموو دێ دەچێنێتەوە ئەگەر ڕاست دەکا بابێت فەرمانبەر هەیە لەو هەرێمی کوردستانە دوو دەفتەری لای حکوومەت هەیە بابێت هەژمارەتان لە ماڵی خۆم بکەمەوە هەموو کەسێک دەتوانێت هەژمارێک بۆ خۆی بکاتەوە پێویست بەو ناکەوە بۆ من هەڵبگری کاکە
ئەوە فتوفێلەکە لە بەڵێ دەستەکانت خۆش کاگەیان زۆر سپاس بە قوربان بەڵێ کاک ئەحسان لە چەمچەماڵ سپاس بە قوربان سڵاو و کاتت باش سڵاوم کاتێ جەناب و سڵاو لە مامۆستا جەناب و لە قەیام و لە بینەرانیشی سڵاو لە جاتی تەواوی کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام سپاس بە قوربان دەستەکانت خۆش بی کاک ئەحسان گیان دیارە هەر بەڕێزێک و سەرنج و ڕاو تێبینی چ خۆی تایبەتی هەیە سەبارەت بەم بابەتە تۆ وەکو هاوڵاتیەک پێت وایە کە ئەمە شتێکی باشە و ئیدی دەبێتە سەرەتای هەنگاوی نوێ و یاخود چارەسەری گرفتەکان یان ئەوە تا ئەمە بابەتێک کە تەنها کات بەڕێکردنە و وەکو بەڕێز ئاماژەی پێکرد ئیدی کۆنتترۆلی پارەکەت دەکات هەر کاتێک دینارێکی حکومەت قەرزاربی ئیدی ئەو لێت دەجێرێتەوە والله بەدڵنیاییەوە وەڵامی پرسیارەکە بەشی دووەمیەتی کە ئەمە مەبەست احتکارکردن و بەجارێک بلۆکردنی هەرچی دەسەڵاتی خەڵکە لە مەسەلەی نظامی داراییدا ئەو نەتوانی حتا لە شوێنێکی ئەتیاریش پارە وەرگیتوەمانە یعنی ئەمە نظامێکی سیستەمێکە ئەتوانێت لە ماڵەکەی خۆی لە شوێنی خۆی ئەوەی کە لە دیری باقەکەیە استغلالی ئەوە کات هەر کەسی حەزی لێ ئەو هینەی هەیەی حسابەتی بلۆشی بکە یعنی کەواتە دەتەوێت بڵێ کاک ئەحسان دەتەوێت بڵێ پارەی منە لە باخەڵی کەسێکی ترە لە باخەڵی حکوومەتە لە باخەڵی ئەودا بخۆی ئەو بۆ دەبژێرێ ئەو بۆ سەرف دەکا ئەو بۆ حساب دەکا بەڵێ بەڵام بە مەزاج ئەو سەرفیەکە بەپێی بڕیاری خۆی کاتی حەزی لێ بلۆشی بۆیە ئەتوانن ئەوانەی کە ئیخوانن دا حسابەکان کراوێ بەڵام بۆ تۆ چشە بۆریتکە بۆیە من پێم وایە ئەم بەرنامەی جەناب بکردن لە بەڵتەجیەکان و پیاوەکانی خوان نەبێ کەس وەڵامەکەی ئەوە نابێت کە بڵێ وەڵا شتێکی باشە بەڵام من داواکارم لە ئەو کتلانەی کە داواکەن موچە لە بەغدا وەرگیریە بۆ نمونە کۆمەڵی ئیسلامیانەوەی نوێە بەجددی ئەمجار یەکگرتوویە هەندێک لێشێتی نیشتیمانی سور من لە سەرینەکەی خوان و نێڵن ئەم هەوڵەی ئەم حکوومەتی کوردستانە فاشلی خۆمان بچێتە سەری بەڕاستی بێت دیسانەوە ئاڵۆزێشی تر دروستکات و ئەو هەوڵە خێرانەی کە هەن لە باریان بەرێت وی خەڵک بێ وریابێ بەڕاستی ئەم بەرنامەیە زۆر لە شوێنی خۆی بوو خەڵک و شار بێتەوە ئەمن پێم وایە تا بەرنامەکەشت تەواو بێ کەسێک نابێ بخوا بڵێ ئەم زانێ حکوومەت و مەسەلەی هەژماری مشتێکی ڕاستەقینەیە و نیەتێکی پاشی لەپشتەوە بەڵکو نیەتەکە زۆر خراپە بۆ خەڵک حەقی خۆی وەرنەگرێت و هەر وەکو جاران بە کۆیلایەتی بمێنێتەوە چاوەڕێی ئەوە بێ کە وەکو بڵێ ئەمان موچەدانیان پێ سەدەقە و خێر ببیان بە خەڵک سپاس کاگەسان باش قوربان سپاس بە قوربان سپاس جانەکەم سپاس خوان دەگەر خواگە دەرت بێ وەستا ئیدریس لە ڕانیە بەڵێ کاک وەستا ئیدریس جان سپاس بە قوربان دەستەکانت خۆش بێ سپاس بە بەڕێز خەڵکی ئێرانی وەک ڕاپەڕینی کرد بۆ خۆشی ڕاپەڕینی کرد کاتێک کە کاک مسحەبان لە سووریا بوون بە زمانە کەسێک سوێنێنە لە خوارێ بۆ ماڵی ئەحمەدی ساڵەمبەر نازانم باس چی دەکەی کاک ئیدریس ئەم بە یارمەتی خۆت باسی ڕاپەڕین دەکەین باسی هەر پرسیارێکی کاک وەستا ئیدریس هەر پرسیارێکی هاکەزایی بوو کردم ئاجینا بابەتەکەیمە بابەتی مەسەلەی سیستەمی بانکی و هەژماری من و ئیدی لەمە دووە کە ئەم سیستەمەوا دەکا هەر موچەخۆرێکی هەرێمی کوردستان لە کەرتی گشتی بێ لە کەرتی تایبەت بێ 2000 تەواوی خەڵکی کوردستان 2000 ئەوەی کە پێویستە دەبێ ئەنجام بدرێت بۆ ئەوی کە خەڵک ئیدی پێویست نەکا بۆ نمونە ئەگەر هەر کارێکی هەبوو لە دایرەیەک پارەدانێک بوو پارەوەرگرتنێک بوو بە کاش بیدێ و بە کاش وەریگری و ئەو بابەتە کارتێکە لە باخەڵت و بەو کارتە تەحەکوم بە هەموو شتە دەکەی و موچەی خۆت وەردەگری من مەبەستی من ئەوەیە ئەوە هەر پرسیارێکی هاکەزایی بۆ مەسەلەی ڕاپەڕینەوە بابەتە تۆکو هاوڵاتیەک وەک هاوڵاتیەک من قسە دەکەم کە چوون بۆ سوونێ مجموعە کەسێک بەگەڵابەی هێنان خوارێ برحمد جماعتنا نەماون وەستا ئەحمەد بوو وەستا ڕەشید بوو مەری عەلی فەرجێ بوو مام صالح بوو هێنانە مەڵ ئەحمەدی ساڵابەجی کاک مەسعود جوتە پێڵاوەکەیان لەسەر سەلازەیدانە ئیخاوچی هەموو پێڵاوی مێژ بوو ئێستاش هەموو دنیایان داژید کردووە هەموو دنیایان وێران کردووە قوتی خەڵکیان خواردووە پارەی خەڵکی دەخۆن ماڵی تۆ دەخۆن ماڵی من دەخۆن پێ دوایە کات ئیدریس پرسیارەکە ئەوەیە پێ دوایە کە ئەمە سیستەمێکی باشە یان خراپە ئەو سیستەمێک کە ئێستا کاکساسوادای دەنێ زۆر چیتاکە ئەوەی کە حکوومەت باسی دەکا من ئەوە باز دەکەم بەڵێ
كم حكومة ياري كردستان خمان يعني شتێکمان هەیە ناوی حکوومەتە کاکە بمانەوە یان نەمانەوە ئەو واقعەکە والله سنعات حكومة ياري كردستان بقلق نهاي ئەوە حکوومەتی هەرێم لای کاک ئیدریس حکوومەتی هەرێم بە کەلک نایە دەست خۆش زۆر سپاس بە قوربان زۆر سپاس کاک ئیدریس جیان زۆر سپاس کاک ئۆستا ئیدریس بەڵێ چێمان لەگەڵە با بفەرمێ کاک چێ کاک ئەحمەد لە سلێمانی کاک ئەحمەد جان السلام عليكم كاك نوجان بقربان عليكم السلام ورحمة الله بقربان كاك أحمد بريز سواس كاك أحمد چواردە کەس لە پێش تۆ ڕاوسەرنج و بێچوونی خۆیان باس کرد جەنابەت پێ دوایە کە ئەم سیستەمات چۆن دەبێت چی دەکات چی دەبێت خەڵک چەند ئیستیفادەی لێ دەکات والله كاك نوجان شو عرض كان تو 32 سال ام حكومته بدروه هنايت يعني عجبتالك بكتيبه هوا شروع اما خو اما هالمتنيه اما بلا برسكنويه كدس على نيه هل ماني 250 هذا العموم وصفه قدسيه 250 هذا چونکە دوو جار هەموو کەسە پلەی بەزەبێتەوە بە زیاتر نەک بەکەمتر بە 4 ساڵ جارێ ئەمە 8 ساڵەواتێ بۆ 9 ساڵ ئەنجا ئەمە هەرموو نییە ئەمە پاشەکەوتە ئێستا من نزیکەی 47 ملیۆنم لای حکوومەتە 47 ملیۆن يعني ئەمە هەر ئەوە نییە خەستەخانە عینەشت کەردی عینەشت پەروەدە عینەشت شرطة وعساكر عين الشد يعني لها مو سنترقال وفشلي هنا وهكذا يجي دروزل بون بناية باش كاك أحمد ئەگەر پێشنیار بکرێ بۆ نمونە ئەهلی تەخەسوس پێشنیار بکەن بۆ حکوومەت بۆ نمونە ئەو موچە پاشەکەوتانەی کە لای حکوومەتە و گڵی داوەتەوە نایدا مەبەستم کاک ئەحمەد جان ئەگەر ئەمە بخاتە سەر ئەم حساب بانکیە و ئەو سیستەمە بانکیە کە بۆ هەر فەرمانبەرێک و هەر کەسێک ئازاد بێ بۆ نمونە بە مەبلەغێکی محەدەد کە حکوومەت توانای هەبێ بیداتەوە ئەگەر شتێکی وا هەبێ خراپە بۆ نمونە خراپە ئەمە حکوومەتمان نییە چونکە ئازمەتاڵە دێوەی زند ئەی تاقعەت چەنەها پاریان دێ ئەو 10 دیناری 20 دیناری 30 دیناری لە ئابوونەکانی شاقیان کاگە نۆژیان خراپە جێستی بەڵێ ئەمە حکوومەتێکی ئیداری قوەی بە قوت نییە بە ئیسلامی بە ڕێکوپێکی بە ئەخلاق و بە بەڕاستی هێنابێتی بە ڕازگۆیی یعنی کەسی قەی پێ نییە هەر کەسە 10 ملیۆنە باتێ پێ فرۆشتم 37 ملیۆن زێرەکەم یعنی ئەم باوەڕی پێ ناکا حەزەکەی بڵێ ماس بڵێ سپیە مڵەم ڕەشاکەن حکوومەت بڵێ بەڵێ دەستەکانت خۆش کاک ئەحمەد دەستەکانت خۆش بە حکوومەتە باوەڕیان نەماوە کەسیان زۆر بەڵێ دەستی خۆش و سەرکەوتوو بن سپاس بە قوربان دەستی تۆش خۆش بێ زۆر سپاس یعنی ئەوەی کە سەیرە تۆ دەبینی ئەو خەڵکە هەمووی ڕەشبینە ئەم ڕەشبینیە لە چیەوە سەری گرتووە لە چیەوە سەرچاوی گرتووە بۆ خەڵک وا ڕەشبین بێ چی وای کرد ئەو خەڵکە بەو شێوە بیر کاتەوە چی وای کرد کە حکوومەتێک هەرچی بکە ئەو خەڵکە پێی ڕازی نەبێ ئەمە لە حەقەتدا دەبێت دەسەڵاتدارانی ئەم هەرێمە بیرێک لەو بابەتە بکەنەوە بە خۆداچوونەوەیەک بکەن ئاشتبوونەوەیەک بکەن لەگەڵ ئەو خەڵکە ئاشتبوونەوەیەکی سیاسی کۆمەڵایەتی ئابووری بەڕاستی ئەگەر وانە بێ ئەم ڕەشبینی ئەو خەڵکە وامەزانن ئەمە کەمە تۆ لە بەرنامەیەکی 40 دقەیی تا ئێستا 15 کەس پەیوەندی کردووە هەر 15 گلەیی هەیە هەر 15 بێمتمانەیی لە لای دروست بووە هەر کاکێ منجان لە سلێمانی بەڵێ فەرموو کاکێ منجان کاکێ من سەلام و ڕەحمەت الله کاکێ من پرۆژەیەک بڕیارە بچێتە واری جێبەجێکردن و ئیشی لەسەر بکرێ و تۆی هاوڵاتی کە بتوانی 2000 بە کارتێک کاروباری ڕۆژانەی ژیانی خۆت بەڕێوە بی لە کڕێن و فرۆشتن و لە هەر بابەتێک پێ دوایە کە ئەمە شتێکی باشە یان خراپە ئەمە بەڵێ زۆر خراپە زۆری بۆ خراپە بەڵێ وەڵا خراپەکەی دە چیە خۆی ئەگەر قسەکانم پێ قەتع نەکەی فەرموو ئەلو بەڵێ گیان خۆی وابزانم زانایەکی ئەمریکیە ئەڵێ
هەر کاتێک ویستە دوعا بکەی لە ستەمکارەکانی مەکە ئەڵێ ئەیدە شیکێن ئەڵێ بڕۆ لە گەمژەکانی کە احترامن بۆ کەمینەی کەوا زۆر ئەوانە لە قیمان گوناح هەبیان بوو تێو لە وڵاتە شابن ئەگەر بۆ ئێمەیەکی گەمژەن حاشا لە تۆ حاشا لە بینێر ئەڵێ بابە تۆ دوعا مەکە لە ستەمکارەکان دوعا بکە بۆ گەمژەکان چابێ ئەگەر گەمژەکان چابوون ئەوە دەسەڵات چا ئەبێت ئێمە ئەو قسەیەک بڵێن بە سەلاحەت سۆران عومەر و عەلی ویان کرد بە ناڕاستە و خۆ وتیان بابە میلەت ئەم بارەی ئەوێت ئەم حاڵەی ئەوێت بەم دەردە ڕازیە ئیتر هەژماری منی چی و یاسای تۆی چی و وڵاتی چی و ستەمکاری چی و زاڵمی چی بابە ئێمە خالقێ دروستی کردوین ئێمە پشتمان کردووەتە خالق پشتمان کرد ڕوومان کردووەتە عەبد عەبدە پەرستین درۆکەین لەگەڵ خوا درۆکەین لەگەڵ خۆمان بە خۆشمان ئەڵێن مسڵمان کورە چۆن مسڵمانەتی یەک خوا بوو مەخلوقێکی دروست کردوڵە ئینسانی جەبان و ترسن وەکم خۆش ناوێت تۆ سێری کە هەمووی بۆ قسە زل چەند ئازایە ئاوەزانی تۆ سێری ئەو بەڕابەی تۆک دە بڵێ بانی وەرە خۆپشاندانێکە کرێ دە وەرە سەرجادە زانی تۆ موچە خۆرە مەحقودە بەس مامەسا ڕژاوەتە سەرجادە ئەی فەرمانبەری تۆ چیەکەی لە ماڵەوە دانیوتی هەر خۆ لە دەستی ئەم دەسەڵاتدارە خۆش بێ کورە دەست باوشیان خۆش بێ کورە حتا ئەتوانن دەستیان خۆش بێ شانمان هەڵی ئەگرێ بەڵێ کاکێ من جان ئەومان لێ ناکەن یەک نمونەیە بە سەرهاتێکیشی بۆ بجێڕمەوە پێم قەتان دەکەی ئەڵێ پاشایەک ئەبێت بەڵێ کاکێ من ئێنە بندەسی ئەڵێن پاشا ئەڵێ چیە ئەڵێ قەرارێک دەرکە سەرانە دانی چییە سەنیدە خەڵت میلەت بەدڵی ئێمە هەڵەسێ و دانیش و قورە ئەڵێ پاشا تۆ قەرارەکە دەرکە لی گەڕێ بۆ ئێمە ئەڵێ الحکم لله بڕۆ دەریکەن دەرێکەن دانی دار کولی نەفرێک و بۆ نمونە دینارێک بابێنێ ئەڵێ هەست تەماشاکە بە کەس و پیرەوە سەرەی گرتووە ئەڵێ کاکە لاس خەڵکەکە تەمان لە ڕیزاوە ساڵی لە زێم دەکاتە با سەرەکەی خۆم وات و دێت کە ئەمە لەسەر ئەم میلەتەوە دەسەڵاتی ئێمە تحەڕێک تەطبیقە بێ ئەڵێ ئەم جارە شەقی کشی لەگەڵ ئاوەشێنی کوڕەڵێ بابە دانیش نییە وڵا سەرانەکەمانە دەنێ بەدڵی ئێمە هەڵەسن و دانیش شۆنمانەتەوە تۆ لە شوێنێکی تر دانیشتووی بۆی هەڵەسن بەیانی قەرادەرەکاڵە یاڵە قەراڵێ بۆ خەڵچینە پاشا قەراری یا کولی نەفەرێ شەقێک و دینارێک تەماشاکەن بەیانی لێ دێ هەر نەفەر و خۆی گرتووە کورە باب وەرە دواوە باش شەقەکەم تێڵە و پارەکەی خوا قەسەم چی سڵمان بەر و موچە خۆرە بەیانی ئەم حکومەتە ستەم قاتلە ئەو قەرارە دەرکات سوێن بە گەورەی دەستەکان خۆش کاکێ من بەڵام ئامادەم شەقەکە و پارەکەش دەستەکان خۆش بە قوربان زۆر سپاس کاکێ من جان کاتم زۆر پێدای من ئەوە دوا پەیوەندی بوو دوا ڕاو سەرنج و تێبینەکانی ئەوەی بەڕێز و خۆشەویست بوو هیوادارن کە وڵات ئاوەدان بێ هەر سیستەمێک لە بەرژەوەندی خەڵک بێ و حەقیقەت بێ و ڕاستی بێ سەرکەوێ و هیوادارم کە دەسەڵاتدارانی ئەم هەرێمە دەسەڵاتداری ئەم هەرێمە بیرێک لە ژیانی ئەو خەڵکە بکەنەوە چکە بەڕاستی خەڵک لەو پەڕی ناخۆشیدایە خەڵکێک بەڕاستی پارەی نییە کری خان و بدە خەڵکێک پارەی نییە کە بچێ بۆ نەخۆشخانە خەڵکێک پارەی نێکەوە ژیانی ڕۆژانەی خۆی بەڕێوە بە دەسەڵاتدارانی ئەم هەرێمەش لە ئەو پەڕی خۆشیدا دەژین بەڵام پێم وایە کە بەر لە ڕاپەڕین بەڵێنەکان ئاوا نەبوون و بەڵێنەکان ئەوە بوو کە بە هەشتێکتان بۆ لە کوردستان دروست دەکەین بەڵام بەداخەوە ئێستاکە بۆ خەڵکێکی زۆر کوردستان بۆتە جەهەنەم و بۆ خەڵکێکی کەمیش کوردستان بۆتە بەهەشت و بۆتە خۆشگوزەرانی خواتان لەگەڵ